هەبووە کە بۆ خۆمان لە سەردەمی پێش و پێشکەشی ئەو کاناڵانەمان کردو و خزمەتێک بۆ بەو کاناڵانەی باشوور کە ئەمە لە ڕۆژهەڵات بۆمان دروست کردبوون و لەبەردەستمان داناوە. زۆر زۆر خۆشحاڵم. ئایا جەنابەت مادەم لەو شارە جوانانە ژیاویت لە شنۆ بینەران و گوێگرانی ئازیز و خۆشەویستی قەڵای ئەمە شوورای پشتمان سەنگەرمان هێزی گەلە یانون کافە ڕابەرمان بینەران و بیسەرانمان لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوی ئەمەتان لێبێت با بەرنامە تایبەتەکەتان تایبەت بە لیستی 129 یەکێتی هاتینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێ با بەشداری کۆمەڵێک هونەرمەند و هونەردۆستی دیکە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. بیرتان نەچێت وادەی هەڵبژاردن نزیکە لیستە سەوزەکەی خۆتان خوێن سەوزەکانمان یەکێتی ئازیزەکانمان بیرتانە خەمەوە لیستی 129 یەکێتی بۆ ڕۆژی هەڵبژاردن لە یاد مەکەن. جارێکی تر هاتوینەتەوەلاتان و بە کۆمەڵێک هونەرمەندی نوێوە لە خزمەت ئێوەی ئازیزابین و بەناوی ئێوەوە بەخێراتنی سەرجەم میوانە ئازیزەکانەکەین با هاوکاری ژیان لە ستۆدیۆ ئەویش لەگەڵمانە پێشکەشکارە دەچمە لای ژیان و بۆ ئەوەی ئەویش کۆمەڵێک قسەی خۆی بکات و سڵاوی خۆی بگەێنێت بە ئێوەی ئازیز. فەرموو. ڕێبازی مام بەرنادەین سەربەرزین و نانەوین خەونی مام لەبیر ناکەین تا سەرکەوتن ناسرەوین ئێمە هەواڵی گەلین ئیرادە و وزەی خەڵکین. ئازیزان خۆشەویستان سڵاوی بەرنامەی بەرەو سەرکەوتنتان لێبێ. خۆشحاڵین ئەمڕۆژ لە بەرنمەیەکی ترا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد ئەبینەوە بۆ ئەم بەرنمەیە کە تایبەتە بە ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن. ئەمڕۆ لەگەڵ ئەم میوانە ئازیزانە لەگەڵ ئێوەین لە دەنگی سلێمانی ڕادوێی مەڵبەند لە پیجی RS1 لە میدیای گەڕیان. با من هونەرمەندەکان و میوانە ئازیزەکان بەوێ ئازیز بناسێنم و بەناوی ئێوە جارێکتر بە خێراتنی هونەرمەند کاک ئەحمەد سەنگاوی ڕەنگە هەمووتان شارەزای گۆرانیەکانی بین و بیست بێتان گۆرانیەکانی کە بەردەوام لە کاتی بۆنە تایبەتەکانە گۆرانی تایبەتی هەیە و ئەمڕۆ میوانی ستۆدیۆکە و ڕادیۆکەی ئێمە و بەرنامەکەمانی زیاتر ڕازاندوێتەوە. کاک ئەحمەد بەخێر بێت. زۆر زۆر سوپاس. سوپاسی ڕادیۆی مەڵبەند دەکەم سوپاسی گەڕەی میدیاکەم. بەڕاستی من یەک پەیامێکمەیە دوای ئەوەی کە دەستخۆشی بە بەڕێستان ئەڵێم و بەخێتنی ئەو هونەرمەند مۆسیقی خۆشەویستانە کەماوانەی پشتی کامێرە تەنها ئەوە ناڵێم هەر کوردێک ڕۆژێک لە ڕۆژان بە تایبەتی کوردی سۆرانی خۆمان ئەو ڕۆژێک لە ڕۆژان بە سۆرانی زمان بێ حەقا لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ژمارەکەی 129 سەری بخە چکا بەڕاستی مانەوەمان بوونمان گەشەکردنمان بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە دووبارە و دەبارە و سەدبارە ئەیڵێمەوە چاوی هەمولایەکتان ماچەکەم تەمەنە ئەەکەم لیستەکەمان بە شێوەیەک سەرخەین نەیارەکانمان شوێرکەین لە حەنای خۆمان. زۆر سپاس. دەستەکانە خۆش بێ گروپێکی ئازیزمان لەگەڵا مامۆستا سەلام بەخێر بیت کاگومێت بەخێر بێ جارێکی تر کاگالان دەست و پەنجەت هەمیشە ڕەنگین و ڕازاوە بێت. ئەمڕۆ ستۆدیۆکەتان ڕازاندۆتەوە کاک ڕێبوار ببورن چونکە جارێکی تریش لەگەڵ مەنا بەشدار بووی ناوەکان تۆزێک زەحمەتە جارێکی تر بەخێر بێن سەر چاومان ئەچینەوە لای کاک ئەحمەد سەنگاوی و بە گۆرانیەک دەمانەوێت بەرنامەکەمان ڕازاوەتر بکات. فەرموو. یەکێتی ئەیباتەوە ڕۆژی دەنگاناتەوە یەکێتی ئەیباتەوە تۆوی ئازادی وەشان بە خاک و وڵاتەوە خونچەی تازە پشکت و دیسان دەم ئەکاتەوە کوچە و کۆڵانی شارم هەمووی سەوز دەکاتەوە هەمووی سەوز دەکاتەوە.
ئەرەوەی کاک بابڵ تاڵەبانی قارەمانی ناو سەنگەر کاک بابڵ تاڵەبانی قارەمانی ناو سەنگەر خۆشەویستی یەکێتی دڵ و گیانی جەماوەر شکست بە دوژمن دێنی نەخۆ بردووی تێکۆشەر کورد پیاوی ئاوای هەیە مەحاڵە ناکا زەرەر مەحاڵە ناکا زەرەر مەحاڵە ناکا زەرەر لیستی 129 وەکو تاجەی کەینە سەر وەکو تاجەی کەینە سەر ڕۆژی دەنگاناتەوە یەکێتی ئەیباتەوە ڕۆژی دەنگاناتەوە یەکێتی ئەیباتەوە تۆوی ئازادی وەشان بە خاک و وڵاتەوە خۆنچەی تازە پشکت و دیسان دەم ئەکاتەوە کوچە و کۆڵانی شارم هەمووی سەوزەکاتەوە هەمووی سەوزەکاتەوە هەرێمی کوردستانم مازادە وەک بەهەشتا ئەو سەردەما بەتەرس و ڕۆح دەتا سالە مشتا کاک پاوڵ سەرۆکمانە هیچ کەس نادرێ بە کوشتا ڕەنجی سەوزی پۆشیوە ئەو چیا و دۆڵ و دەشتا ئەو چیا و دۆڵ و دەشتا لیستی 129 بۆ هەمووان پاڵ و پشتا بۆ هەمووان پاڵ و پشتا هەر زیرەکی دەست کرد خۆ نامان با لە خشتا خۆ نامان با لە خشتا ئەرەوەی دوژمن بەهێزی مامە ڕووخا هەرە سیهانی دوژمن بەهێزی مامە ڕووخا هەرە سیهانی کوردستانی ڕزگار کرد لە دەست دوژمنەکانی سوێن بەو فرمێسکە گەشەیداکی شەهید ڕژانی لە ڕێبازت لا نادەین یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانیە کاک پاوڵ تاڵەبانی چەندە بەرزە و پیاوە لەوەتەیە ساتێ لە خەبادا نەبڕاوە خیانەتی نەکردووە هەتا ئەمڕۆی هێناوە هەتا ئەمڕۆی هێناوە لە سایەی خەباتی تۆ کوردستانمان ڕازاوە ئاڵای جوانی کوردستانە شەشێ بەدەمباوە ئەشەشێ بەدەمباوە ئەشەشێ بەدەمباوە ئەشەشێ بەدەمباوە ئەشەشێ بەدەمباوە ڕۆژی دەنگاناتەوە یەشێتی ئەیباتەوە ڕۆژی دەنگاناتەوە یەشێتی ئەیباتەوە تۆبی ئازادی وەشان بە خاک و وڵاتەوە خۆنچەی تازە پشکت و دیسان دەم ئەکاتەوە کوچە و کۆڵانی شارم هەمووی سەوز دەکاتەوە هەمووی سەوز دەکاتەوە بەخێر بێنەوە دەست و پەنجەتان خۆش بێ و لەشتان ساک بێت. باسی ئای کرد لە گۆرانیەکەیە با منیش بیرم نەچێ. ئەمڕۆ ژمارەیەک لە میدیاکانی نزیک لە پارتی دموکراتی کوردستان گرتەیەکی ڤیدیۆیی دروستکراوی ئای واتە زیرەکی دەستکردیان بڵاو کردەوە کە کەوتونەتە کۆمەڵێک دەنگۆی ساختەکاری و کۆمەڵێک تۆمەت
بەخشینەوە بۆ یەکێتی نیشتیمانی هەر بە کوردستان و دڵنیامنیش گوێم لەو شتە بوو بۆیە ئەو بەڵێ شتەم و دەکسە لێە بۆیە منش ئەمەوێت لێرەوە جارێکی تر ڕای بگەێنم سەر لەبەری ئەو گرتانە سەر لەبەری ئەو هەواڵانەی ئەمڕۆ بڵاو کراوەتەوە دوورە لە ڕاستیەوە سەوتەکە بە ئاشکرا دیارە کە دەستکاری کراوە ئەو سەوتە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نییە خۆتان ئەتوانن گوێبیست بن بۆیە جارێکی تر بۆ بینەران و بیسەرانمان دووپاتەکەینەوە ئەوانە هەمووی دەنگۆی شکستهێنانی هەڵبژاردنە کە لە ئێستادا لە چوارچەوەی بانگەشەی هەڵبژاردنداین کەوتونەتە تۆمەت بەخشینەوە بۆ حزب و سەرۆک و کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە ئەم دەنگۆیانە سارتان نەکاتەوە لیستەکەی خۆتان لە یاد مەکەن و ڕۆژی دەنگدان لیستی ژمارە 129 یەکێتیتان لەبیر بێت ئەوەی پێشتریش بەڵێنتان پێدراوە یەکێتی بە زیادەوە بۆی جێبەجێ کردوون بۆیە تۆی دەنگدەریش گەردەتەوێت ئەو ئامانجەی هەتا بۆت بەدی بێت ئەوە دەنگ بدا بە لیستی 129 یەکێتی جارێکی تر بەخێر بێن ژیان ئەگەر شتێکت هەیە لەسەر ئەم دەنگۆیانە یاخۆ دەست خۆش بۆ شادانی هاوکارم بەڕاستی ئەوانەی کەوتی و هەمووی زۆر بەجێ خۆی بە دڵنیایی و شادەگیان ئەوانە خەڵکی نەیارن ئەو قسانە هەرەکرێ بەڵام ئەمانە هیچ کاتێ نەبووتە ئەمای ئەوەی کە هێزی یەکێتی بڕوخێنێ یاخود لە کەداریکە چونکە یەکێتی زۆر زۆر لەوانە گەورەترە سەرۆک بافڵ زۆر لەوانە بەرزترە هەرچ کاتێ ناتوانن بگەنە ئاستی سەرۆکێکی وەکو سەرۆک بافڵ یاخود وەکو یەکێت لیستێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە ئەم قسانە هیچ کاتێ نامان ڕوخێنێ و هیچ لە سەنگی کەم ناکاتەوە ئاڵای یەکێتی هەمیشە شەکاوەیە و هەر شەکاوەش ئەبێت دەنگ دەدەین بە لیستی 129 یەکێتی چونکە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان فریاد ڕسمانە ئازیزان و خۆشەویستان لایەنگران و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارم لە 20دا بڕۆن بۆ سەر سندوقەکانی دەنگتان و خۆتان یەکلا بکەنەوانێ دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە تەنها وەک دەزانن و لای هەمووان ئاشکرایە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت فراهەمی هەموو ئامانجەکان و ئاواتەکان و خۆشگوزەرانی دابینکە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵمان بن لە ڕۆژی 20دا بۆ تۆمارکردنی ڕۆژێکی تری مێژووی ئازیزان زۆر کاتان نەگرین دەچینەوە لای گۆرانێکی دیکە بە دەنگی هونەرمەند ئەحمەد سەنگایی و دەمانەوێت شادیەکانمان لەگەڵ ئێوە بەش بکەین و ئێوەش بینەرمان بن هەر بۆی بزان ئەوانە ساردمان ناکاتەوە زیرەکی دەستکرد و هەنێشت ئێمە هەرێکێتین و هەرێکێتیش بووین و مێژووی شایەتی ئەو ڕاستیەدا تێگەی جاڵێ هەر کەسێکە لە ئاوێکە لە خنکانایە دەست بۆ چڵەیەکیش ئەبا ئەمانی جوان لێ هاتووە تێگەی ئەوانە ئێمە سارد ناکاتەوە ئەوەی بەدڵ یەکێتی بێ ئەو مەبدەوینە لە دڵیا بێت قەت بەوانە سارد نابێتەوە سڵاو لە یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو لە خوێن سەوزەکان بەڵێ بە تەئکید فەرموو ڕێبازی مامەجیانە ئاڵاکەی بەرێزە هەر کاتێ مردین بەخوا کفن ماڵ سەوزە کفن ماڵ سەوزە
دەنگی منە سەوزە ڕێبازی مامەژیانەڵەکەی بەرزە هەر کاتێ مردین بەخوا کفن ماڵ سەوزە کفن ماڵ سەوزە چاکانی کوردم مام جەلالەکەی بەدەستو بردم هەر کەسێ مێژوت بەخوا لەبەر چاو نەگەرێ هەر کەسێ مێژوت لەبەر چاو نەگەرێ فەرمانی ڕەنجی بەخوا بەتاڵا نەبێرێ دەنگ 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 دەنگی منە سەوزە دەنگ 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 دەنگی منە سەوزە ڕێبازی مامەژیانە ئاڵاکەی بەرزە هەر کاتێ مردین بەخوا کفن ماڵ سەوزە کفن ماڵ سەوزە سەوزەڵانی بۆ باخۆ بۆ گون بۆ ئەلوکانی بۆ باخۆ بۆ گون بۆ شارۆکانی باز و هەڵاکەین ئەم جارە بۆ ئاوادانی باز و هەڵاکەین بۆ ئاوادانی دەی دەنگ 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 دەنگی منە سەوزە دەنگ 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 دەنگی منە سەوزە ڕێبازی مامەژیانە ئاڵاکەی بەرێزە دەی ئاڵاکەی بەرێزە هەر کاتێ مردین بەخوا کفن ماڵ سەوزە کفن ماڵ سەوزە بەخێر بێنەوە و لەشتان ساق بێت وەکو سەرۆک باڤڵ دەڵێت یەکێتی زۆر لە نایارەکانی بەهێزترە تۆش بیرت نەچێ ڕۆژی دەنگدان ژمارە 129 یەکێتی لە یاد نەکەی وردە وردە نزیک دەبینەوە لە پرۆسەی هەڵبژاردن بۆیە بیرتانەکەینەوە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 129 هەواڵان و خۆشەویستان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارین لە ئێوەی ئازیز و زێدە بەڕێز خۆتان یەکلا بکەنەوە و لە ئێستاوە بڕیار بدەن دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بیر بکەنەوە لەوەی کە چ کاندیدێ جێی متمانەی ئێوەی ئازیزە ئەتوانێت لە پەرلەمان ببێتە دەنگی ئێوە بتوانێت هیوا و خواست و ئاواتەکانتان بۆ بێنێتە دی لەبیرتان نەچێ ڕۆژی بیستیدا بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ئازیزان ئێمە دێینە دوا بەرهەمی ئەمڕۆی بەرنامەی بەرەو سەرکەوتن ئێمە لێرە کۆتایی پێنایە بەرنامەکەمان بەڵکو و بەردەوامیمان هەیە بۆ ڕۆژانی ئایندەش تاوەکو کۆتایی ڕۆژانی بانگەشە ئێمە لەگەڵتانین بۆ بەرزکردنەوەی ورەی ئێوە بۆ ئەوەی زیاتر ئێنێرجیتان پێبین بۆ ئەوەی ئێمە لەگەڵ ئێوە خۆشیەکانمان بەشکەین خۆشحاڵین کە تا ئێستا لەگەڵمانە بیسەر و بینەر بووین ئێستا دێینە کۆتایی بەرهەم بۆ کۆتایی بەرنامەمان و تا بەرنامەی ئایندە شاد و سەرفراز بن دەچمەوە لای هاوکارم شادان بۆ دواوتەی خۆی پێشەوەی بچینە لای دوا بەرهەم بۆ ئەوەی بینەران و بیسەرانی میدیای گەڕیان گلەیمان لێ نەکەن ببورن ئێمە ڕەنگە زۆر کات بیرمان نەبێت لێرەوە سڵاو و ڕێز دەنێرین بۆ بینەران و بیسەرانمان لە تەلەڤیزۆنی گەڕیان یاخۆت میدیای گەڕیان لەوێش ئێمە کۆمەڵێک بینەر و بیسەرمان هەیە و با ئەوانیش بێبەش نەبن لە خۆشیەکانی ئێمە و بە ناوی ڕادیۆی سلێمانیەوە دەستخۆشی لە سەرجەم کارمەندانی
ئەو میدیا جوانە دەکەین کە ئەوانیش ماندوونە ناسانە بە درێژایی بانگەشەی هەڵبژاردن سەرقاڵی بانگەشاکردنن و سەرقاڵی بەخشینی وزەن بە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستی ماندوونەبوونیان دەبشین و ڕێزمان بۆیان هەیە و دەچینە دوایین بەرهەم دەچینەوە لای هونەرمەند کاک ئەحمەد سەنگاوی و دوایین بەرهەممان پێشکەش پێی سپاس دەکەین دەستان خۆش بێ ئێوەش لەشتان ساغ بێ ئێستۆدیۆکەتان ڕازاندەوە جارێکی شەر فەرمووی شێتی بمێنێ لە دنیاە سەرکەوتن بەدەستێنێ میلەتی لەگەڵایە چونکە ماجەلالەکەم قسەی سەرزانی وایە ئەگەر سەفین لە بن بێ یەشێتی لە بنایە کاکە زۆریان هەوڵدا لە هەولێر و بەغایە هەتا لە ناوی بن ئاو سەوز و هاڵایە ئاو سەوز و ئاڵایە نەیانزانی یەشێتی چاڤاڵی لە هەورایە چاڤاڵی لە هەورایە چاڤاڵی لە هەورایە چاڤاڵی لە هەورایە ئەی کاک بابڵ تاڵەبانی کورد بە تۆی هەیە هیوە کاک بابڵ تاڵەبانی کورد بە تۆی هەیە هیوە لە پێناو کوردستانە چەند نەهامەتی دیوە تا ئێستا هیچ دوژمنێ پشتی سەری نەدیوە تا ئێستا هیچ دوژمنێ پشتی سەری نەدیوە کە من ئەوانەی وەک تۆ بە کەمی و کەڵی ژیوە بە کەمی و کەڵی ژیوە بە کەمی و کەڵی ژیوە دروشمی یەشێتیە کەم ئەژین و کەڵ ئەژین باجی وڵاتمی ڕێژ
بێتاقەتی لە ماڵەوە لە سیارەکەتە لە ئۆفیسەکەتە بە شەنیشێک هەمەگەڕێ بگەڕێ بە شۆن ڕادی گەڕیانە ڕادیۆ گەڕیان خۆشترین ڕادیۆیە ڕادیۆ کە سەر بەخۆیە